ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ پێویستە لە سەرەتا هەموو حیزبەکان ببنە یەک بەبەلە دەنگ بە ڕێفراندۆم بدەن بۆ ئەوەی خینی شەهیدەکانمان بەهەدەر نەچێ، بۆ ئەوەی ماندیبوونی پێشمەرگە بەهەدەر نەچێ. پێویستە هەموو گەلی کوردێک بگری بەبەلێ دەنگ بە ڕێفراندۆم بدەن. بەلێ بۆ ڕێفراندۆم، بەلێ بۆ سەربەخۆی کوردستان. حەز ناکەین ئێدی بندەستی و مەجید بێت وەکی هەمی دەوڵەتە ڕزگار بین ئاخۆ و ئەم سوزت دینەوە شەهیدت کوردستانێ و ئەم بەلێ بۆ ڕێفراندۆم لێ بکەین. من ناو نەوزاد نەجمەدی شەریفە لە فلەنداوە هاتوومەتەوە. بەڕاستی بە خۆشحاڵی هاتوومەتەوە بۆ ڕێفراندۆم بۆ 25 نۆ بە هەموو دڵخۆشیەکی خۆمەوە کەوە گەڕامەتەوە. پێم خۆشە لە 25 نۆ دەنگ بدەم بە بەڵێ. ئێمە بە بەڵێ بۆیە حەزمان لێ دەنگ بدەین لەبەر ئەوەی چەنەها شەهیدمان داوە، چەنەها ئەمفالمان داوە. ئەمڕۆکە بۆ ئێمە بۆ هەموو کوردێکی بە شەرەف کەوا بتوانێتن بگەڕێتەوە بۆ سەربەخۆیی کوردستان، بتوانێتن دەنگ بە بەڵێ بداتن. ئێوە وەکو خەڵکی کەرکووک زۆر پێ خۆشحاڵین بۆ ڕێفراندۆم لەبەرەوە ئێمە چەنەها شەهیدمان داوە، بە هەزارە شەهیدمان داوە. لەسەر ئێمەیە بچین بۆ دەنگدان و دەنگ بدەین بۆ ڕێفراندۆم.